هەڵمەت پاوادی چاڵێکوان لە ڤانکۆڤەر لە کەنەدا گەلمەیە بەرێز هەڵمەت سپێدە باش ئیدی هەڵبژاردنên سەرۆکاتی ئەمریکا دەرباز بوون نەها دەرئەنجامên دەستپێکی تێنە ڕاگەاندن لە گور دەرئەنجامان ترامپ لە پێشە لە هێشتا مایە ku دەرئەنجامên dawiyê yekilایی bibin kewata eger em di çarçovê siyaseta derve Amerîka behs bikin heta li Ewropa li Rojhilat li ser astê cîhanê dîtnate wê çi bi ser dayît gelo بەڵێ زۆر سپاس بۆ میوانیتان سپاس بۆ بینەرانی کوردستان 24 سپاس سەبارەت بە تەسیری ئەم هەڵبژاردنە لەسەر سیاسەتی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن دەبێ بە نەزەر من ئەگەر ترامپ هەڵبژاردن بباتەوە بە نەزەر من ڕۆڵێکی پازیتیڤ دەبێت یعنی تەسیرێکی پازیتیڤی دەبێت لەسەر سیاسەتی ئەمریکا لەبەر خاتر ئەوە لە کاتێک کە ترامپ لە دەسڵات بوو ڕاستە ترامپ بۆ نمونە پایتەختی ئیسرائیلی کرد بە جروسلم کانسەڵی ئەمریکای برد داینا لە جروسلم بەڵام ئەوەی کە لەسەر ترامپ دەڵێت مردم دەیڵێت خەڵک دەیڵێت کە ترامپ مرۆڤێکی توندە کە سیاسەتی ئەمریکا توندتر دەبێت کە پشتیوانی زیاتر دەکرێت لە ئیسرائیل بۆ شەڕکردن بە نەزەر من ئەمە بۆچوونێکی دروست نییە لە بەرخاتریەوە تۆ ئەگەر چاو لە ڕێکردی ترامپ بکەیت لە کاتێکدا کە لە دەسڵات بوو ڕاستە زۆرێک لە سیاسەتەکانی سیاسەتێک بوو کە پشتیوانی دەکرد لە ئیسرائیل بەڵام لە هەمان کاتدا ترامپ و ئەدمینستریشنی ترامپ یەکێک لەو ئەدمینستریشنانە بووە کە زۆر هەوڵی داوە کە بینی ئیسرائیل و بینی وڵاتە عەرەبەکان نزیک کاتەوە لە ڕێگای ئەیبراهام ئەکۆردز بۆ نمونە زۆر ئەدمینستریشنی ترامپ هەوڵی دا کە ئیسرائیل شەڕی بینی ئیسرائیل و عەرەب کۆتایی پێبێت و ئەو شەڕەش لە ڕێگای ڕێکەوتنی ئەیبراهام ئەکۆردز لە برێز هەڵمەت حتا ئەو سیاسەتیشی سەرگرت بێگومان ئیمارات و بەحرین لەگەڵ ئیسرائیل ڕێکەوتنیان کرد زۆر جار باس لەوە دەکرێت کۆمەڵی چاودێر ئەڵێن لەبەرەوە شەڕی 7 ئۆکتۆبەر هەبوو هێرشەکانی 7 ئۆکتۆبەر بۆ سەر ئیسرائیل بوو لەبەرەوە ئیسرائیل و عەرەبستانی سعودیەش نزیک بوون لە ڕێکەوتن کەواتە لەم چارچوەیەدا ئەکرێت بڵێن ترامپ ئەگەر بچێتە کوچکیسپی ئەتوانێت ئەم سیاسەتە درێژە پێ بدا بەڵێ ئەگەر کامەلا بیباتەوە کە وا دەبینن ئێستا کامەلا زۆر احتمالی هەیە نەیباتەوە بەڵام ئەگەر کامەلا بیباتەوە ئەو سیاسەتەی جۆ بایدن دەواتە پێشەوە هیچ جیاوازی نییە لەگەڵ جۆ بایدن من بە نەزەری من هەر لەبەر خاتر ئەوەیە کە زۆر تر احتمال هەیە کە ترامپ بیباتەوە لەبەر خاتری ئەوە ترامپ ڕاستە ڕێتۆریکی ترامپ قسەکانی ترامپ زۆر توندن زۆر وەک سیاست مەدارێک نییەن بەڵام هەڵەی تێگەیشتنی لەسەر ترامپ و سیاسەتی ترامپەوەیە کە زۆر خەڵک چاو لە ترامپ دەکەن هەڵدەدەن ترامپ ینی تێگەیشتنیان بۆ ترامپ ئەوەیە کە ترامپ ئەبێ وەک هەموو سیاست مەدارێک و هەموو ڕێبەرێکی تری ئەمریکی بەو شێوازە قسە بکە بەو شێوازە فکر کاتەوە بەو شێوازە سیاست کە بەڵام ترامپ ئەوە نییە ترامپ مرۆڤێکە کە لە دەرەوەی دەسڵات و لە دەرەوەی سیستمی ئەمریکا هاتووەتە نێو سیاست ئەوە جار کە ترامپ بردیوە هەر لەبەر خاترەوە بوو ئەمەی بۆ خۆش ئەمەش ئیشکالێک نییە بەڕای تۆ کە ترامپ لە دەرەوەی سیاست و استراتیژی ئەمریکا هاتووتە ناو سیاستەوە کە پێشتر بخۆی کابرایەکی بزنسمان بووە بازرگان بووە ئەمەش بخۆی ئیشکالێک نییە کە تێگەیشتنێکی واقعی و منطقی قوڵ لە سیاست و استراتیژی ئەمریکا نییە لە مەرهەم سیاسەتی ناوخوام دەرەوە بەڵێ ینی هەموو ئەتوانین وا بڵێن کە ترامپ بێگومان ینی ڕێبەرێکە کە لە ڕاستیدا ینی زانیاریەکی قوڵی نییە لەسەر سیاست بەڵام زانیاریەکی قوڵی هەیە لەسەر ڕێکەوتن لەسەر ئەوەی کە چۆن لە دنیای بیزنسدا ڕێکەوتن بکات مەسەلەن دوو لایەن نزیک کاتەوە لە یەک یا دوو لایەن بهێنێت ڕێکەوتن بکەن بۆ ئەوەی ڕێککەون لەسەر ئەوەی چیان دەوێت و ئەوەی پێش و ئەدمینستریشنی ترامپ کردی ئەومان پێ ئەڵێ کە ترامپ ڕاستە بێگومان پشتیوانی لە ئیسرائیل دەکات بەڵام معنای ئەوە نییە کە دەیهەوێت کە
شەڕ لە غەزە و لە لبنان و ئەو شەڕی ئیسرائیل کۆتایی پێنەیە ئەوە هەڵەیە من پێم وایە کۆتایی پێدێنێ بەڵام یەک هەدەف کە ترامپ هەیەتی و ئیسرائیلیش هەیەتی ئەوەیە کە دەیانەوێت ئێران لە ناوچەکە زەعیفکەن و ئێران لە یاریەکە دەرکەن لەبەر خاتریەوە ئێران دەیهەوێت ئەو زەعیفکردنی ئێران لە چ ڕوانگەیەک دەوێت بەڕای تۆ لەرێ ئەوەیە زیاتر ئابلوقی ئابووری تونتر بخرێتە سەر ئەو بەرەی مقاومەی ئیسلامی کە پێی دەڵێن بەرەی مقاومەی ئیسلامی لە یەمەنەوە شوڕ دەبێتەوە تا دەگاتە عێراق لەوە بدرێت لە چ ڕوویەکە ئەتوانێت ئیران زەعیفکە من پێم وایە ترامپ لەمەوبەر ترامپ ئەو ڕێبەرە بوو کە قاسم سلێمانی کوشت بە دەستوری ترامپ قاسم سلێمانی کوژرا کەواتە بۆ ئەوە بەک نمونە بهێنینەوە ئاپشنی سەربازی مێڵەتێری ترامپ ئەو ئاپشنەی هەیە و دەیچی باتە کار ئەگەر ترامپ ببێتە ڕێبەر و ئێران جواب بداتەوە لە هێرشەکەی ئیسرائیل کە لەسەر تەهران و لە هندێ لەسەر هندێ بڵێم ناوچەی ئێران هێرشی کرد ئەگەر ئێران جوابی ئەو هێرشە بداتەوە بێگومان بە نەزەری من ترامپ بڵێم جوابدانەوەی سەربازی دەداتەوە لەگەڵ سەبارەتی جوابدانەوەی هێرشەکەی ئێران کاک هەڵمەت زۆر چاودێر سەرنجیان لەسەرەوە بوو کە ئەکرێت ئیران ها لەم شەوە مەسەلەن لەم کاتەیە هێرش بکات لەبەرەوە ئەمریکا زیاتر خەریکی ناوخۆیە بەرپرسانەکانی ئەمریکا دەسەڵاتدارانی ئەمریکا خەریکی ئەو هەڵبژاردنەیە کە ئێستا لە ئەمریکا لە ڕۆژەڤدایە پێشبینی هەندێک ئەوە بوون بوو ئەنجام نەدرێت ئیران لەم ڕۆیەوە ئاسمانی خۆی بەڕووی هەموو فڕۆکیەکدا داخستووە من پێم وانە ئێران کاری وا بکاتەوە ئەگەر ئێران کارێکی وا بکات خۆی ئەخاتە مەترسیەکی گەورە لەبەر خاتریەوە ئێستا کە ڕوون نییە ڕێبەری ئەمریکا دەبێتە کێ ئەگەر ئێران بێت و هێرش بکاتە سەر ئیسرائیل هەر ئەم شەو زۆر بە زەرەری ئێران تەواو دەبێت ئەو شێوازە کەواتە بەمە چارچۆی نقاشەکەمان فراوانتر بکەین هەڵبەتە سیاسەتی دەرەوەی ئەمریکا کۆمەڵێک ئالنگاری هەیە کۆمەڵێک تەحەدا هەیە کە ڕوبەڕویان دەبێتەوە مەسەلەی ئوکراینایە مەسەلەی بێگومان سین و تایوانە ناوەڕاستی ئاسیایە کوریای باکوورە مەترسیەکانی لەسەر کوریای باشوور لەسەر یابان ئەوە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر باڵقان لەسەر مەسەلەی قوبرس لەسەر ئەوروپا هەنی بە شێوەیەکی فراوان سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە قەیرانێکی جدیدایە لە ڕوبەڕووبوونەوەیەکی جددی و تەحەدیاتی جدیدایە لە بەرامبەر دژبەرەکانی کەواتە بەم شێوەیە چۆن ئیدارە دەکرێت بێگومان هەمیشە سیاسەتی ئەمریکا وا بووە ینی تۆ ئەگەر بیگریت لە شەڕی جەهانی دووەم تا شەڕی سارد تا دوای شەڕی سارد و ڕوخاندنی سۆڤیەت و چەکسلۆڤاکیا شەڕی نێو چەکسلۆڤاکیا هەمیشە ینی مەترسی هەبووە لە نێو سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بینەلملەلی کەواتە ئەوە شتێکی تازە نییە بۆ ئەمریکا کە تۆ بڵێیت ئەم هەموو مەترسیانە هەن مەترسی هەمیشە هەیە لە سیاسەتدا بەڵام بە نەزەری من ترامپ کە کەسێکە لەبەر خاتریەوە لە دنیای بزنس هاتووە وەک سیاست مەدار سیاست ناکە وەک بیزنسمان سیاست دەکات دەیهەوێت دیێڵ بکات ئەوەی کە باسی بۆ نمونە شەڕی یوکرین ترامپ بێگومان حازرە دیێڵ بکات لەگەڵ پوتین ئەو دیێڵە چۆن دەبێت هەمووی یوکرین زەحمەتە بدرێتەوە بەڵام ترامپ حازرە دیێڵ بکات لەگەڵ پوتین حازرە دیێڵ بکات لەگەڵ سعودیەکان بۆ چارەسەرکردنی کێشەی فلستین بەڵام هەتاکو سیاسەتی ئێران زاڵ بێ لەسەر ناوچەکە هەتاکو پراکسیەکانی ئێران زاڵ بن بەسەر سیاست و بەسەر کێشەی بینی ئیسرائیل و فلستین ئەو کێشە بە ئارامی چارەسەر ناکرێت ئەو کێشە هەر بە وڵاتە عەرەبەکان چارەسەر دەکرێت و بە ئێران چارەسەر ناکرێت بۆیە ئەگەر بە نەزەری من هەم سیاسەتی نەتەنیاهۆ و هەم سیاسەتی ترامپ ئەوە دەبێت کە هەوڵ بدەن ئێران لە نێو یاریەکە دەرکەن و ئێران ئەوە زەعیفکەن
کە ئێران قدرەتی ئەوەی نەبێ بە ئەو شێوازە کە ئێستا هێرشەکات بەسەر ئیسرائیل و هێرشەکات پەیوەندەکانی لەگەڵ تورکیا چۆنە بێ ئێستا تورکیا زیاتر بەلە بلوکی ڕۆژهەڵات پاڵداهاوێژە زیاتر پەیوەندەکان لەگەلەوان خۆر دەکات و بێژگەلەوان بێگومان تورکیا لە سووریا لە لیبیا تاواجدێکی سەربازی هەیە یعنی تعاملی ئەمریکا لەگەڵ تورکیا چۆن دەبێ خۆش تورکیا زلێزێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شان بەشانی ئێران وایە زۆرێک لە سیاسەتی ئەمریکا ناگۆڕێ لەگەڵ تورکیا لە بەرخاتری وە تورکیا وەک خۆت ئاماژەت پێکرد یەکێک لە گەورەترین هێزی نێو نەیتۆیە نەیتۆش ئەمریکاش یەکێک لە گەورەتر ڕێبەرانی بەڵام ترامپ قەناعەتی بە ناتۆ نییە ترامپ ئەستەن زۆر ڕۆلی ناتوی لاواز کرده بوو کە کاتی سەرروکی ئەمریکا بوو حتا باسەوە دەکەلاوانێ ئەستەن لە ناتۆ بکشێتەوە ناتۆ زۆر لاواز بکرێت لەوەی کە هەیە من پێم وانێ بتوانێت ئەو کارەکە بەڵام بێگومان ئەو فشارانە کە ترامپ دەیخاتە سەر نەیتۆ بە نەزەری من بە زەرەری نەیتۆ نییە بە قانجازی نەیتۆیە لەبەر خاتریەوە زۆرێک لەو ئەندامانی نەیتۆ کە ئێستا وەک ترامپ ئاماژەی پێدەکە زەعیفن کاری خۆیان ناکەن بۆ نمونە من لە کانەدا دەژیم کانەدا چەندین ساڵە نەیتۆ هەدەفی ئەوەیە کە کانەدا توانای سەربازی بە قودرەتتر کات لانیکەمەکەی 2% لە GDP بباتە کار بۆ ئەوەی هێزی کانەدا و قودرەتی کاندا لە بواری مێلەتێری بە قووەتکە بەڵام تا ئێستا کانەدا نەیتوانی وەو کارە بکە کەواتە ترامپ ڕاستە زۆر فشارە خاتە سەر نەیتۆ لە بەرخاتریەوە زۆرێک لە ئەندامانی نەیتۆ زەعیفن مەجبورە ترامپ ئەو کارە بکات لە بەرخاتریەوە دەسڵاتی بڵێم غەرب بە تەواوەتی زەعیف بووە و یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە نەیتۆ زەعیفە باسی کەنەدایەوە هاوسەی ئەمریکان کەنەدا مەکسیکۆ هەیە کەواتە تەعاملی ئیدارەی داهاتووی ئەمریکا لەگەڵ وڵاتانی دەوروبەر چۆن دەبێ وەڵای ئێستاوە ڕوون نییە بەڵام ئیتر کانەداش حالە ینی تەسیری اقتصادی لەسەر کانەدا ئەوە کەمێ نیگەرانی هەیە ئەگەر ترامپ هەڵبژاردن بباتەوە کە زۆر احتمالی هەیە هەڵ بدات کە سیاسەتی نافتا دووبارە نەگۆشیەیت کات بەڵام بە نەزەری من ئەمە بە قانجازی ئەمریکا نییە دووبارە ئەم نافتە هینکەن بەڵام بێگومان ترامپ هەڵ دەدات وەک هەمیشە لەمە و پێشیش هەوڵی داوە کە فشاری زیاتر بخاتە سەر چین و زۆرتر دیفاع لە تایوان بکات لەبەر خاتریەوە داهاتووی اقتصادی ئەمریکا لە تەکنۆلۆژیە لە بڵێم لە ئیندستری بۆ نمونە چیپ دروستکردنە تایوان یەکێک لە گەورەترین چیپ دروستکاری دنیاە و هێرشکردن و دەستگرتنی چین و مل تایوانە زەربێکی گەورە دەدات لە هەڵمەت ئەوەی ترامپ لە 4 ساڵی ئیدارەی خۆی کرد لە ساڵی 2016 تا 2020 ینیشتی چاوەڕوان نەکراو بوون لە سیاسەتی ئەمریکا بنمونە یەکەم سەرروکی ئەمریکا بوو لەگەڵ سەرروکی کوریای باکوور جیم کۆن ئۆن کۆبوویەوە لەگەڵ سەرروکی چین کۆبوویەوە ینی کۆمەڵێک تەعاملی کرد کۆمەڵێک هەڵسوکەوتی کرد کە دەگمە بوو لە مێژووی سیاسەتی ئەمریکادا کەواتە پێتوانیە جارێکی دیکە سەرکەوتنی ترامپ ئەو دیمەنانە دەبینەوە کە سەردانی کوریای باکوورەکە لەگەڵ جۆن کۆ دەبێتەوە یان کۆمەڵی سەردانی تر دەکات کۆمەڵێک سوپرایزی تر هیچ چاوەڕوان نەکرا کۆمەڵێک شوکی سیاسی لە مێژووی ئەمریکا دووبارە دەکاتەوە وەکو خۆی کردی احتمالی هەیە یعنی نازانم ترامپ لەم تا لە هەواڵە تازەکان باسی نۆرتکۆریای زۆر نەکردووە بەڵام لە ئەدمینیستریشنی پێشەوەی ڕاستەکەی ینی هەوڵیدا ڕەوابطێکی گەرم دروست بکات لە بینی ئەمریکا و
کۆریای باکوور بەڵام تا ئێستاوە ڕوون نییە ینی سیاستەکەی چۆن دەبێت ئەگەر بتوانێت لەگەڵ پوتین ڕێکەوێت لەسەر یوکرین احتمالی هەیە دووبارە هەوڵ بدات لەگەڵ کۆریای باکوور بەڵام تا ئێستا کۆریای باکوور بێدەنگ بووە یعنی وەک لەمە و پێش هێرشی وای نەکردووە سەر ئەمریکا بەڵام ئەوەی کە ڕۆڵ دەبینێ لە شەڕی یوکرین ئەوە بۆ خۆی ئەبێتە پرسیار بۆ ئەمریکیەکان ینی ئەبێت جوابی کۆریای باکوور بدەنەوە ئەبێ فشارێک دروست بکەن ئایا ترامپ ئەو کارە دەکات یا نایکات ڕەبتی بە ئەوە هەیە شەڕی یوکرین چی لێ دێت ولی هەڵمەت پاڵانی چاڵێکوان لە ڤانکۆڤەر لە کەنادا gelek spas êvareke xweş li cem êvarê helbet êvareke direng زۆر سپاس zor spas